چالاکی جۆرە جۆری تێدا بەڕێوە دەچێت. زانکۆی کۆیە ماوەی ساڵێکە کار لەسەر ئەوە دەکات کە ببێت بە یەکێک لە سەوزترین زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراقیش و پرۆژەیەکی ڕاگەیاندبوو بە ناوی خەڵاتی زانکۆ کە چەند خوێندکارێک پرۆژەی جۆراوجۆریان لەو چوارچێوێدا ئامادە کردبوو. من ئێستا لەگەڵ دکتۆر محەممەد سەید گوڵ بەڕێبەری ڕاگەاندنی زانکۆی کۆیە قسە دەکەم زانیاری زیاتر لێوەردەگرم. دکتۆر جان سڵاو لێبێت، چالاکیەکان چین ئەمڕۆ لە فیستیڤاڵی کۆیە؟ بەینتان باش، ئەمڕۆ لە زانکۆی کۆیە لە ساڕۆژی ڕاگەیاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز لەلایەن جەنابی کاقوبات تاڵەبانیەوە 6 چالاکی بەڕێوەچێت. 2 چالاکی سەرکیمان هەیە لە هۆڵی سەرۆکاتی زانکۆ، چالاکی پێدانی خەڵاتی زانکۆ بۆ پاراستنی ژینگە و بەردەوامیدان کە خەڵاتێکە بۆ خوێندکارانی زانکۆ دابین کرابوو. چالاکی دووەم هەر لەم هۆڵەیە ساغکردنەوە و پاکردنەوەی دەستنووسەکانی کتێبخانەی ناوەندی زانکۆی کۆیە ئەوە ڕائەگەێنین. پاش ئێرە ئەچینە لای هۆڵی فەکەڵتی وەرزش کە پێشانگای ئۆتۆمبیلی هایبرد و کارەباییمان هەیە، دوای ئەوە پێشانگای هەلیکارمان هەیە، پێشانگای کۆمپانیەکان هەیە کە 100 هەلیکار بۆ خوێندکاران و بۆ دەرچوان ڕائەگەێنین ئەمڕۆ. هاوکات دوای ئەوە پێشانگای کاری خوێندکارانمان هەیە. دواتر کۆتا چالاکیشمان ڕەشماڵی کورداواری کە بەشی زمانی کوردی زانکۆی کۆیە پێ هەڵساوە. باشە دکتۆر، پرۆژەی زانکۆی سەوز بەکوێ گەیشت کە ساڵەکە زانکۆی کۆیە هەنگاوی بۆ دەنێ؟ خۆتان نەزانن لە دوای ڕاگەیاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز زانکۆی کۆیە ئەو پرۆژانە پێویستی بە دانانی نەخشەیە. ئێمە هەموو نەخشەکانمان تاوە بۆ مۆدیلەکانمان تاوە هەر لە ناو زانکۆشدا هەیە. ئیتر دەست بە دابینکردنی ئەو تەمویلەیە کە بۆی دێت و جێبەجێکردنی پرۆژەکەکە، بەڵام لە ڕووی نەخشە سازی و هەر هەموو شتێکی تاوە ئامادەیە. سپاسکە لەگەڵ حەزەکەم وڵا سپاسی دەستگای میدیای کورسات بکەم، زۆر سپاس بە هاوکاریتان سپۆنسەریتان کرد. هەموو کات دەستگای میدیای کورسات بایەخی بەم چالاکیانەدا بە تایبەتی زانکۆی کۆیە. زۆر سپاس دەکەم، دەستان خۆش بێ، ماندوو نەبن.